بێگومان ئەمڕۆکە لە وڵاتێک ئەژین کە هەر چاو دەورەمان دژمنە وەکو گورگ وەکوچی تەماشای ئێمە ئەکەن و کە پەلاماری ئەمە بدەن بۆ یەکگرتنی ئەمڕۆ لە وڵاتە زۆر پێویستە. یەکگرتنیش بێگومان چەند ئامانجێکی هەیە چەند هەنگاوێکی هەیە یەک لە هەنگاوەکانەوەی کەوا کۆنگرینەتەوەی یاخود ڕێکخستنی لایەنە سیاسەکانە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکەوە کەس خۆی بە فەڕستر نەزانی لەوەی تر کەس خۆی پێگەورەتر نەبی لەوەی تر کەوانێتە ناو بەرەیەکەوە کە پێکەوە دیفاع لە نیشتیمان بکەن بە تایبەتی ئەمڕۆکە کە زۆر جا باس لە ئینتیمای نیشتیمانیەکەین کاڵبوونەوەی ئینتیمای نیشتیمانەکەین زۆر لەوانە ئەبینین کەەوە هۆکارێکنەوەی کەوا وا بکەن ئینتیمای نیشتیمانی کەم بێتەوە بۆیە پێویستە بەڕایمە ئەمڕۆکە یەکدەنجی گەلی کورد و هەروەها ئەمەش دەبێتە هۆکارێکی سەرەکی کەوا گەنجان و لاوان و بە شێوەیەکی گشتی خەڵک ئینتیمای نیشتیمانی بەرز بێتەوە و بتوانانی وڵاتەکەی خۆش بێت و ئەم کۆچە بەلێشاوی بۆ دەرەوە خۆی لە دەیان شوێنی ترسناک و لە دەریا و لە هەروە لە دارستان و لە ساردی و گەرمی ئەو وڵاتانە بدات تەنها فی سەبیلی ئەوەی کەوا جانێکی ئارامتری هەبی لە کاتێکدا وڵاتی خۆمان خۆشترین شوێنە و هەروەها دۆڵەمەندترین شوێنە ئەگەر لە دەستێکی پاک و ئەمیندا بێت و بە شێوەیەکی ڕێکوپێک ئامانجەکان هەنگا بۆ ئامانجەکان بهێژرێت بۆیە بەڕاستی پێویستە ئەمڕۆکە کۆنگرینەتەوەیی هەروەها یەکریزی هێزە لایەنەکان بە شێوەیەکی گشتی و کەس خۆی هەڵناهاوێرێت خۆی جیا بکاتەوە یان خۆی بە گەورەتر بزانێت لەوەی کەوا پێشوەختەی میلەت یاخود پێشینە لە بۆ میلەت و لە بۆ نیشتیمان بێت. ئەگەر تەماشە بکەین هەر لە کۆنەوە هەر لە مێژووە کورد زۆر زار دەرفەتی بۆ ڕەخساوە کە بێتە دەوڵەتێکی سربەخۆ کە خۆی بسەلمێنێ کە ئەویش هەیە وەکو دەوڵەتێکی سربەخۆ بەڵام یەک کێشە حەقەی کوردی گرتیە ئەویش یەکتر قبول نەکردنە ڕاستی ئەگەر تەماش بکەین کۆماری کوردستان ئەو کاتێک کە سوپای داگیرکاری ئێران ویستی هێرشکاتە سەر کۆماری کوردستان و قازم محەممەد چەکی هەڵگر بۆ ئەوی ڕوبەرویان بێتەوە باشە دواتر هەواڵی بۆ هات کە هەندێک هۆزەکان لای قازم محەممەدیان بەرداوە و پشتگیری لە ئیرانەکەن ئەمەش هەواڵێکی ڕاستی زۆر ناخۆش بۆ قازم محەممەد بۆیە چەکی دانا خۆی تەسلیم کرد لەبەر ئەوەی کورد یەکگرتوو نەبوو ئەوانە و ئەوجا ئەکرێ بڵێن هەندێک هۆکار هەنا کە بۆ کورد یەکگرتوو نەبوو بۆ کورد نەیتوانیوە تاکو ئێستا بە درێژای هەزاران ساڵە دەوڵەتێکی سربەخۆی هەبێ یەک لەوانە مەسلحەتی خۆیەتی ینی هەرکەس فکری خۆی قبولە هەرکەس ئێوێ بەرژەوەندی خۆی بێ و تەواو کەسی دیکە سەر نەکەوێ بەسەرەوە ئەوە یەک دوو دەسەڵات کورسی دەسەڵات ئێوێ بەخۆی یەکەم بێ ینی با لەژێر دەستی وڵاتێکی دکەبی با کۆی لەبین بەس ئەوەیە کە بەخۆی بەرپرسی جێەکەی بی و تەواو ئێستا وڵاتانی داگیرکەر هەن کە لە مێژە دەستیان لە ناو کوردستان و کوردستانیان کردتە چار پارچە پارچەیەکیان داوەتە ئێران پارچەیەکیان داوەتە تورکیا بۆ بە سیاسەتکردن و هەروە کوردستانیش کە بۆتە هەرێم ئەویش هەر سیاسەتە ئەگەرنا قەت پشتیوانی کورد نەبووینە باشە کە هەرێمیشیان ڕاگرتیە هەرێمیان ڕاگرتیە بە پارەیان ڕاگرتیە ینی ئەوانەی کە دەسەڵات دارن لە بەرژەوەندی خۆیان کە نایانەوێ دەسەڵات لە دەست بدەن باشە هەموو شتێکەکەن بۆ ئەوەی وڵاتانی داگیرکەن ڕازی بکەن بۆی وڵاتانی داگیرکە ڕازی بکەن و ئەو سەروەت و سامانەی خاکی خۆشیان بەوان بدەن باشە لەگەڵ ئەوەش خۆیان پشکدار بن لەو سەروەت و سامانە خۆی ئەوە شتێکی دیارە ینی ئێستاگەر تەماشکەینە ئەمریکا لە وڵاتێکی گەورێ باشە لە 54 ویلایەت پێکاتیە هەر ویلایەتێک ئەتوانی سەربەخۆی خۆی ڕابگەینیت باش هەر ویلایەتێک جیاوازە لە ویلایەتێکیکە بەڵام هەمویان یەکیان گرتیە دوای ئەگە بین تەماشی ئەوروپا بکەین یەکێتی ئەوروپایان بکەینە بۆ ئەوەی دەست بەسەر وڵاتانی دیکەدا بگرن تێگەی ئەوە هەموو لە ئەنجامی چیە لە ئەنجامی یەکگرتنە ئەوە هێزی یەکگرتنە سیرکە ئەگەر وڵاتێک نمونەگە شۆڕش بکرێ بە چ شۆڕشەکرێ بەیەکگرتنی میلەتەکەی شۆڕش هەڵە سەنجینرێ کە بەهێزترین وڵاتش ناتوانێت خۆی لەبەر بگرێ ئەوە شتێکی ئاشکرایە کە یەکگرتن هەمیشە بەهێزترە لەوەی کە دژایەتی یەک بکرێ پندێکی کوردیشمانێ ئەگە دارکرمی لە خۆی نەبی تەمەنی 1000 ساڵ بە درێژایی مێژوو
کورد دژمنی ناوخۆی هەبووە و لێی نەبڕاوە ینی هیواخوازم کە ئینشاءڵڵا ساڵانێک بێ هەمویان لە بەرژەوەندی کورد و کوردستان پێکەوە کار بکەن بێ ئەوەی بەرژەوەندی خۆیان پێش بخەن ئەو کرمانە نەمێنن ئینشاءڵڵا هیواخوازم بەڵام تا ئێستاش بەردەوامە هەر هەیە و کرمە